سڵاوتان لەبێت. هۆشیار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق دوای دوورخستنەوەی لە کاندیدبوونی بۆ پۆستەکە ڕێگەیاند ئەو بڕیارەی دادگای فیدراڵی عێراق تەواو سیاسیە و چەند لایەنێکی لە پشتەوەیە دەژڵێت بڕیارەکە لە خۆی گەورەترا. لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانووسیدا هۆشیار زێباری ڕایگەیاند من هەموو مەرجەکانی کاندیدبوونم تێدا بووە، هیچ کێشەیەکی یاساییم نەبووە، بەڵام ئەم بڕیارەی کە ئێستا دادگا داوێتی پێشوەختەی سیاسیە و کەسانێک لە پشتیەوەیەتی. ئاماژەی بۆش کردووە ئەوان وەک پارتی بژاردەی دیکەیان هەیە و هەڵوێستیان دەبێت و بۆ ئەو مەبەستەش سبەینی کۆبوونەوەیەک ئەنجام دەدەن و بڕیاری خۆیان دەدەن. هۆشیار زێباری دەژڵێت پرسەکە لە من گەورەترە و هەندێک لایەن و وڵات نایەنەوێت عێراق سەرۆکێکی بەهێزی هەبێت. ڕابردووی خۆم و حیزبەکەم لە بەفری چیای حەسارۆست پاکترا. هۆشیار زێباری ڕاشیگەیان سەری سوورماوە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق بۆ دوورخستنەوەی لە کاندیدی سەرۆکۆمار، بەڵام ڕێزی لێدەگرێت سەرڕای ئەوەی کە ستەمم لێکراوە. دەژڵێت من تاکە کاندید بووم و پارتی دیموکراتی کوردستان هیچ کاندیدێکی دیکەی بۆ سەرۆککۆماری عێراق نییە. هەروەها زێباری جەختی کردەوە کە حیزبەکەی بەسەر جەم پەیوەندیەکانیدا دەچێتەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان. هۆشیار زێباری وتیشی کاندیدی مەسعود بارزانی بووم، ئەمە بۆ من هەموو شتێکە. پێشڕەوەی کورد پارتیە سەرۆکمان بارزانیە، ئەمە ئیمانمان پێ هەیە. تەرشیحی جەنابی سەرۆک بۆ من بۆ ئەم مووقعە ئەمە بۆ من هەموو دنیا دەین. لەبارەی لێستەرنەوەی متمانە لەلایەن پەرلەمانەوە کاتێک وەزیری دارایی عێراق بووە ئاماژەی بەوەدا بەتان پێدانانی هەموو لایەک لە ماوەی ڕابردوودا کە پەرلەمان متمانەی لێسەندمەوە سیاسی بوو. دواتر چوومە بەردەم دادگا و سەرجەم بابەتەکانمان تەواو کرد و ئەستۆپاکی من سەلمێنرا. مەلە کاتێکدا دادگای فیدراڵی عێراق بڕیاریدا هۆشیار زێباری نەبێتە کاندیدی پۆستی سەرۆککۆماری عێراق و دەبێت ناوبرا و تێچووی دانیشتنەکەی دادگاش بدات. ئەمڕۆ یەکشەممە دادگای فیدراڵی عێراق لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا بەهۆی نەبوونی مەرجەکانی خۆ کاندیدکردن بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق هۆشیار زێباری لە کێبڕکەی بەدەسێنانی ئەو پۆستە دوور بخاتەوە. باپی بڕیارەکەی دادگا هۆشیار زێباری مادەی 68 یاسای هەڵبژاردننی سەرۆککۆماری ساڵی 2005 تێدا نییە. هەر بەپەی بڕیارەکە هۆشیار زێباری دەبێت خەرجی دانیشتنەکەی دادگا بگرێتە ئەستۆ کە 100,000 دینارە. لە کۆنووسی بڕیاری دادگای فیدراڵی عێراق لەبارەی هۆشیار زێباری ئەوە هاتووە ناوبراو کاتێک وەزیری دارایی عێراق بووە بەهۆی دۆسیەکانی لە دژی بەرزکرابوونەوە متمانەی لێسەندرایەوە.